شاندێکی باڵای کۆمەڵی ئیسلامی بە سەرۆکاتی کارگێڕی ئەنجومەنی سیاسی و ئەندامەتی ژمارەیەک لە ئەندامانی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی و بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی سەردانی هاوسەرۆک و ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیان کرد. گەرچی ئامانجی سەرەکی سەردانەکە بۆ پیرۆزبایی بەستنی کۆنگرەی یەکێتی و دیاریکردنی هاوسەرۆکەکان و بەرپرسانی مەڵبەند و مەکتەبەکانی ئەو حیزبە بوو، بەڵام دۆخی ئێستای هەرێم ژیان و گوزەرانی سەختی هاوڵاتیان و دواکەوتنی پێدانی موچەش لە کۆبوونەوەکەدا باس کران. ئامانجی سەردانەکەی ئێمە ئەمڕۆ بە مەبەستی پیرۆزباییکردن بوو لە سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای دەست بەکاربوونیان و دوای بەستنی کۆنگرە و جگە لەوەی کە ئێمە تەوان باسمان لە پەیوەندی سیاسیەکانی نێوان خۆمان و یەکێتی نیشتیمانی کوردستان کرد و وەکو مەبدەیەکیش لای کۆمەڵی ئیسلامی ئێمە لەگەڵ پەیوەندیەکی تەندروست داین لەگەڵ تەواوی لایەنە سیاسیەکان و ئەم پەیوەندیانش لە قۆناغە جیاوازیەکاندا ئێمە هەر گرنگیمان پێداوە بەتەنگەوە بووین کە هێز و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی سیاسی تەندروستیان بێ و ئەمەش ئەکرێ ببێتە مەبنای ئارامی و هێمنی و ئیستیقرار لە هەرێمی کوردستان. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا کۆمەڵی ئیسلامی کوردستان جەختی لەوە کردەوە پێویستە کێشەی موچەی فەرمانبەران چارەسەر بکرێت، دۆخی ژیانی هاوڵاتیانیش باشتر بکرێت. بەرنامە و ئامانجی کۆمەڵی ئیسلامی چارەسەرکردنی گرفت و ئاریشەکانی هاوڵاتیانە، بۆیە لەو بارەوە قسە و باسی زۆر کرا. ئێمە بەوازەحی پەیامی خۆمان لەو ڕۆگوت لە کۆبوونەوەکە کە ئێمە پێمان وایە ئەبێ ئەولەویەت لە ئێستادا بە تایبەتی بۆ هێزانی کە حکومڕانن لە هەرێمی کوردستان بۆ چاکردنی ژیان و گوزەرانی خەڵک بێەوە بۆ حەلکردنی مەسەلەی موچە بێەوە. ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان باسمان لەوە کرد کە ماوەی 50 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە و زیاتریشە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماندوون و بە قۆناغێکی سەختدا تێپەڕن لە ڕێی قوت و بژێوی ژیانیانەوە و پێمان وایە تەوانە بێ ئەولەویەت بۆ ئەوە بێ. بەڵێ ئەوەشمان بەوازەحی باس کرد سەبارەت بە بەغداش ئێمە باوەڕمان وایە کە هەرێمی کوردستانە بێ هەموو هەوڵەکانی خۆی چڕکاتەوە بۆی لەگەڵ بەغدا بگاتە تەفەهوم و لێکتێگەیشتن بۆی شایستەداراییەکانی وەربگرێ و ئەم شایستەداراییانەش کە دێ وەکو چۆن لە ڕابردووش هاتووە بەڕاستیە بێ ئەولەویەت بۆ موچە بێ و هاوڵاتیان ئێستا بە جۆرێکن کە متمانەیان بەوەش نەماوە حتا ینی ئەوەش کە لە بەغداوە زۆر جار دیسان ینی بۆ موچە سەرف ناکرێەوە نابێتە ینی دیار نییە چی لێدێ لە هەرێمی کوردستان. ئەمە پێمان وایە بێ ئەوە بەڕاستی ئێستا ئەولەویەت بۆ ژیان و گوزەرانی خەڵک بێ و مەسەلەی موچە پێشەم شتێک بێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە ئێستادا خاوەنی گەورەترین فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنە لە پەرلەمانی کوردستان دەیەوێت پەیوەندە سیاسیەکانی بە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشە و گرفتە داراییەکان بەکار بهێنێت. لەم پێناوەشدا و لە ماوەی ڕابردوودا دیدار و کۆبوونەوەی لەگەڵ سەرجەم هێزە سیاسیەکان ئەنجامداوە و جەختی لە بەدیهێنانی ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان و بنبڕکردنی گەندەڵی کردوتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.